کەسانێک هەن ساڵی نوێ بۆ ئەوان تەنها گۆڕینی ژمارەکانە و کەسانێکیش هەن چاوەڕێیەوە دەکەن کە ساڵی نوێیان جیاوازتر بێ لەو ساڵی کە تێیدانا. خۆشەویستان سڵاوتان لێبێت. ئێستا لە شاری هەولێرین هاوڵاتیانێکی زۆر لە دەرەوەن هاتوون کۆتا یادگاری خۆیان لە ساڵی 2021دا تۆمار دەکەن و بەشێکیان خەونیان هەیە و ئەو خەونەی کە لە ساڵی 2021 ناتۆتە دی دانەوێت لە ساڵی 2022 بێتە دی. لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە قسە دەکەین لەسەر ساڵی نوێ. لە گەنجان و هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین چ خەونێکتان هەیە دەتانەوێت لە 2022 بێتە دی و گۆڕینی ساڵ سەبارەت بێەوە تەنها گۆڕینی ژمارەکانە یاخود پلانتان بۆ داناوە. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین بەو شەوە ساردە لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست بابزانین پەیام و قسەکانیان چێ سەبارەت بە ساڵی نوێ. لەگەڵمان بن. خەون زۆرە بەس جاریەوە هیچ ناگوترێت. ساڵ نوێ هیوادارم بێتە مای خێر و خۆشی بۆ کوردستان و مای خێر و خۆشی بۆ خۆم بە دەرەجەیەک. داواکارم لە خۆی گەورە ساڵی 2022 ببتە مای ساڵێکی خۆش. هیچ پەیامێکم لێ چکۆ بەتەمام ڕۆم. ڕاستە دێنە دەرێ و پیاسی دەکەین و بەس ئەوە نییە یعنی درمان خۆش بێت. ئینشاڵڵا ساڵێک پڕ خۆشی و بەختەوەری دەبێت. ساڵی 21 ڕاستی ساڵێکی لۆ من خۆش بوو. دەمێ بزانم وەکو گەنجێک چۆن خۆت ئامادەکردووە بۆ ساڵی نوێ. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. وڵاهی وەکو خۆی ساڵی 2021 ساڵێکی باش بوو الحەمدولیلا. ساڵی 2022دا ئینشاڵڵا ساڵێکی پڕ مای خێر و خۆشی دەبی بۆ گەلی کوردستان. ساڵی 2021 باشەکەی چ بوو بۆ جەنابەت؟ وڵاهی باشەکەی بوو من الحەمدولیلا لەو ساڵدا کەسی ئازیزم لە دەست نەداوەش بە هەمووی هەیە تەبیعی بوو الحەمدولیلا. ناخۆشیەکەی چی بوو؟ ناخۆشەکەی وڵاهی ئەوە بوو ناخۆشیێکی ئەوها نەبوو الحەمدولیلا ناخۆشی دەبی شکری خودای بکەین. ساڵی 2021 ساڵێکی نەباش بۆ نەخرابەوە بۆ جەنا بەڵێ زۆر باشە. خەونێکت هەیە کە خەونی پێوە دەبینی دەتەوێت لە ساڵی نوێدا بێتە دی؟ وڵاهی خەونم تەنها ئەوەیە خێر و خۆشی بۆ گەلی کوردستان بێت. بۆ خۆت وڵاهی بۆ خۆم بە دەرەجەیەک. چ خەونێکت هەیە؟ وڵاهی چ خەونێکم هەیە؟ وڵاهی بەس هیوایەکەت هەیە چ خەونێکت هەیە؟ بۆ نمونە ئێمە دەبینین گەنجەکانمان خاوەنی چەندەها هیوان و ئامانزیان هەیە لە ژیانیاندا بە زۆر جاریش هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە بە خەونەکانیان بگەن. دەمێ بزانم وەکو گەنجێک دەتەوێت لە ساڵی 2022 بگەی بەچی؟ وڵاهی خەون لەو کوردستانەی درۆیە. وڵا لەو کوردستانەی خەون نەما ڕاستی. یعنی هیچ هیوایەکەت نییە؟ هیواشم هەبینا کەمە. باشە. ئەم شەو چیت کرد لێرە؟ وڵا هاتم جەوەکی بگۆڕم کاتێک خۆش بەسەر بەر. کاتی خۆشت بەسەر برد و جەوت گۆڕی؟ تا حەدەک. چەند ڕسمت گرت؟ ڕسمم نەگرت. بەتەمانی ڕسم بگری؟ ناوەڵا. لە فەیسبووکەکەت نەتنووسیە کۆتا وێنەی ساڵی 2021؟ ناوەڵا. نایکەی؟ ناشکەم. بەشێک لە گەنجەکان کۆتا وێنەی خۆیان دادەنێ هەر وەکو یادگاری. وڵای ئەم دانانێم وێنێ. ساڵی 2021 چی یادگاریەکی هەیە بۆ جەنابەت؟ یادگاری خۆش. هیچ یادگاریم بەبیر نایە. ئەوە دەرێت شتەکەت بەبیر دێنیتەوە ئەگە بێ یەکوان نەبزانم چی بەبیر دێنیەوە چۆنی باشی دەتێت چی بەبیر بینی؟ باس وڵای هەندێک یادگاری هەوە بەس تۆزێک نێنیە حەز ناکە بەڵێ. زۆر باش. یادگارەکان خۆشن؟ تا ڕادێک خۆشە بەڵێ. ئەگەر خۆشن کێشەنیە بە هەر بەنهێنی ببینێتەوە. سڵاوت لێ بێت لە پێشوەختە دەمێ بزانم وەکو گەنجێک تۆش چی هیوایەک هەیە بۆ ساڵی 2022 وە چۆن خۆت ئامادە کردووە بۆ ساڵە؟ وەڵا هەروە چۆ خەڵکە خۆمان ئامادە کرد و حەزەکەین وەکو خەڵکە ژیانێکی خۆشمانە بێت شڵ یعنی وەکو خەڵکە هەر وەکو خەڵکە ژیانێکی خۆش هەبێت و هەر ئەوە. باشە دەبینێن لێرە چەندەها گەنجی لێە لە کوڕ و لە کچووە خێزانەکانیشی لێە بەشێکیان خەریکن کۆتاوێنەی خۆیان لە ساڵی 2021 دەگرن و یادگاریەک تۆمار دەکەن. جەنابەت ئەم شەو چ یادگاریەک تۆمار کرد؟ وەڵا ئەوڕۆ ئەم شەو هیچ وێنێکم نەگرتووە هەر حەزم نەکرد. حەز لە وێنە نییە؟ بەس ئەم شەو هیچ وێنێکم نەگرتووە. بۆ؟ وەڵا هەروە. بەتەماشنی بیگری؟ ناوەڵا. باشە. هەمان پرسیار لە جەنابیشت دەکەم بەشێک لە گەنجەکانمان کۆتاوێنەی خۆیان لە ساڵی کۆن دادەنێن لە کاپشنەکە دەنووسن کۆتاوێنەی ساڵی 2021 خواافیستا ساڵی نوێ
هیچ وێنێکت داناوە ناوەڵ ئەمڕۆدام نەناوە هەر هیچ هەتا ئێستا هیچم دانەناوە چۆن خۆت ئامادە کردووە بۆ ساڵی نوێ وە چ خەونێکت هەیە دەتەوێت بێتە دی لەو ساڵە خەون بڵند چی خەون زۆرە بەس زاریوە هیچ ناگوترێت یەک لەو خەونانەمان بۆ باس کە هەوڵت بۆ دابێ بۆی بێتە دی ببوورە خەونت نییە خەونم هەیە بەڵام تۆزێک نهێنیە خەونەکەت نهێنیە ئینشاءڵڵا ئەگەر نهێنیە و ئینشاءڵڵا پێی دەگەی و هەر شتێک بێ بەڵام هەمیشمان هەمومانەوە دەزانین کە دەبێت هەوڵ بدەین بۆی خەونەکانمان بێتە دی بەڵێ وڵا وا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم ساڵی 2021 چۆن بوو بۆ تۆ وڵی باش بوو بەڵێ دەمێت کۆتا پەیامی جەنابەت بزانم سەبارەت بە ساڵی نوێ ساڵی نوێ هیوادارم بێتە مای خێر و خۆشی بۆ کوردستان و مای خێر و خۆشی بۆ خۆم بە دەرەجەیەک چۆن خۆت ئامادە کردووە بۆ ساڵی نوێ بەڵێ بە خێراتن دەکەین ئیشاءڵڵا خۆمان ئامادە کردووە بۆ ساڵی 2022 و پیرۆزبایی لە گشت هەموو چین و توێژەکان دەکەین و هەموو ئاینەکان بەبێت جیاوازی و داواکارم لە خۆی گەورە ساڵی 2022 ببتە مای ساڵێکی خۆش بۆ گشت جیهان و بە تایبەتیش هەرێمی کوردستان و زۆر باشە کە ساڵ کۆتایی پێدێت و پێدەنێنە ساڵی تازە هەمومان خەونێکمان هەیە و ئەو خەونە ئەگەر لە ساڵی ئەو ساڵی کە تێی داینەنێتە دی ئاواتی بۆ دەخوازی لە ساڵی نوێدا بێتە دی دەمێ بزانم چ خەونێکت هەبوو لە 2021 نهاتە دی دەتەوێت لە 2022 بێتە دی خەونیمە ئەوەیە کوردستان ئارام بی و دووربین لە کێشە و گریفتەکان و داواکارم لە حکوومەتەکەشمان 2022 بتەمای ئەوەی کە موچەکە هەموو مانگێک دابش بکرێتن و خەڵک لە ئارامی بژیتن و بە سەر و درێژی خۆشەوە پێکۆ ژیان بەسەر بەرین و لەم کوردستانە کارمەندی جەنابەت بەڵێ طبعاً بێگومان کارمەند هەموو هیواوە تەشیەوەیە کە موچەکەی بە ڕێکوپێکی وەرگری ینی هیوای سەرچی جەنابەت ئەوەیە کە لە ساڵی 2022 موچەکانت وەکو خۆی وەرگری بەڵێ موچەکان بە تایبەتی بەڕاستی لەبەرەوەی موچەکە باوەڕتەبی کێشەی سەرەکی یعنی بژێ و ژیانی هاوڵاتیە ئەگەر ئەتو موچەکەت بۆ دابین نەکرد یعنی نازانم کرێخانەکەی بەچی بداتن یاخود بژێ و ژیانی خۆ و منداڵەکانی چۆن بیباتە سەر بەڵام کە خۆمان ئامادە کردو بۆ ساڵی تازە هەموو معاناتانێک کە هەمانە هەمومان ڕەنگە معاناتمان هەبێت بەڵام دەمێ بزانم چۆن خۆت ئامادە کردو بۆ ساڵی نوێ وەڵا خۆمان ئامادە کردووە و بۆ ئەو پەڕی باشی بۆ ئەو پەڕی خۆشی ئیشاءڵڵا ساڵێکی زۆر خۆش دەبی بۆ گشت جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان و ئیشاءڵڵا هەمومان لە خێر و خۆشیدا دەبین و ئەوەی لە 2021 و 2020 بەسەرمان هاتووە و ئیشاءڵڵا کۆتایی دێتن و دوا بەراو نسیبەت دەبی و ئیشاءڵڵا خەڵک بەگشتی لە 2022 هەمی لە خۆشیدا دەبی ساڵی 2021 چی ناخۆش بوو بۆ جەنابەت وە چی خۆش بوو بۆ جەنابەت 2021 ناخۆشیەکە ئەوەی بوو بەڕاستی بڕێک یعنی بەگشتی خەڵک کێشەی دارایی هەبوو و بەنسبەتە خۆم لە شارۆچکەی مەخمور دەژیم یعنی داعش لامان نێزیک بوو زۆربەی کاتەکان یعنی هجومی دەکردە سەرمان و ئیدی شەهیدمان زۆردا سلااوڕێزی تایبەت شمێلە بوو شەهیدە سەربەرزەکان ئەو پێشمەرگیان شاد گۆڕیان ئارام ئەو پێشمەرگانی کە شەهید بوون و ئیشاءڵڵا سەربەرزی بۆ کوردستان دەمینێتەوە و دوور دەبین لە هەموو کێشە و نسیبەتە و بەرای دنیاە. ساڵکاتتان باش هێدی پێدەنێنێ ناو ساڵی نوێ و ساڵی 2021 تێدەپەڕێنین دەمێ بزانم وەکو گەنجێک چ پامێکتان هەیە سەبارەت بە ساڵی تازە و چ خەونێکتان هەیە دەتانێت لە ساڵی نوێدا بێتە دی ئێمە کە تەلەبەی کولێژم یعنی بەتاکید یەکەم پەیامم کە ساڵی نوێم ینی بە دەرەجەی باشتر ببینم ئێمە کەزانن کە ئەو ساڵە بە کۆرۆنا دەرباس بوو ینی هێوام هەیە ساڵی پێشم ینی بە ینی باشتر بێ خۆشتر بێ بەر چ خەونێکت هەیە دەتەوێت لە 2022 بێتە دی کە ئێمەژی کە تەلەبەی ڕاگەیاندنم هەوایم هەیە کە ینی وەچی ئیشی ئەتوو بکەم پاملێر بە حەز لێ بێ پامنێر زۆر باشە ئیشاڵڵا خەونەکە دێتە دی ساڵی 2021 سەبارەت بە جەنابەت شتێکی خۆشی تێدا بووە شتێکی ناخۆشی تێدا بوو وەڵا شتی خۆش کە
خێزانم و ئەهلم ینی هەموو لە کنمە حتا ئێستا ئەوی نەخۆشی هیچ ینی الحەمدولە هەر شتێک. زۆر باش. ئێسام شۆ دەبینین لێکوانە هاوڵاتیانێکی زۆر خڕبوونەوە خەریکی وێنەگرتنی کۆتا شەوەکانی ساڵی کۆنن. خۆیان ئامادە کردووە بۆ ساڵی نوێ. دەمەوێت بەگشتی پیرۆزبایی خۆت بگەین سەبارەت بەو ساڵە و چ قسەیەکی ترت هەیە جگەلەوەی کە حەز لێ ببێ پەیام نێر. کە هەر کەسێک هەیە ینی بە ساڵی نوێدا هەدەفی خوا لە پێش خۆ بینێ کە هەدەف نەناسی ینی نازانێت کە شتێکی خوا بەسەر ڕاست بکەێت. ئامانجت هەیە جەنابەت؟ بەتەئکید. زۆر باشە. ئینشاءڵڵا بە ئامانجەکەی خۆت دەگەیوە خەونێکە هەتە لە ساڵی نوێ دێتە دی. ساڵتان لێبێت و کاتتان باش. سەبارەت بە ساڵی نوێ چ پەیامێکتان هەیە؟ هیچ پەیامێکم لێ چکۆ بەتەمام بڕۆم بۆ چێ دەڕۆی؟ بۆ دەرەوەی وڵات. باشە. ساڵی 2021 ساڵێک چۆن بوو بۆ جەنابەت؟ هیچ خۆشیش تێدانە زۆر خراپ بوو. ئەبەت خۆشی تێدانە هیچ خۆشیێکە دەو ساڵە نەبینی؟ هیچ خۆشیش تێدانە وەستە زۆریش خراپ بوو. زۆریش خراپ بوو. بە هیوای چ خەونێکی لە ساڵی 2022 بێتە دی؟ لێرە لە کوردستان؟ لە کوردستان؟ هیچ شتێک هیچ خەیاڵێکی وان نییە. خەونەکانی تو لەو نیشتیمانە نایەتە دی؟ بە دڵنیاییەوە نایەتە دی. بۆ نەک بۆ من بۆ زۆر کەسشکە. چ نیشتیمانێکی ئەوەیە کە خەونەکانی جەنابتی تێدا بێتە دی؟ لەوێ نەبێ بوونی نەبێ. بوونی نییە. نییە زەحمەت. دەکرێ بزانین خەونەکانی جەنابەت چییە؟ خەونەکانم دوور و قوڵن زۆر زۆرن. خەونەکان زیاتر خەونی هەموو کەسێک لەوە سەر هەڵدەدا کە خەونێکی بسوچی بۆ نایەتە دی. لەو کاتەدا خەونی زیاتری دەبێت کە ئەوانش بۆ خۆشی دڵنیایە کە نایەتە دی بەس خەیاڵە و بۆی دێ. ئەو خەونە بچووکە چی بوو کە جەنابەت یعنی بۆت نهاتە دی؟ ئاخر شتەکان زیاتر لێرەدا تایبەتم بە کەسان. بەڵێ. زۆر باشە. هەوڵ بۆ خەونەکانت دەدەیت؟ نا لێرە نا. باشە ئێمە هەمومان دەبێت لە ژیاندا ئامانجمان بێ و ئەو هیوایانەی کە دەمانەوێت ڕۆژی لە ڕۆژان بێتە دی دەبێت هەوڵی بۆ بدەین. چۆن بە هیوایەک دەگەین بە خەونێکمان دەگەین کە هەوڵی بۆ نەدەین؟ ئەخر ئەگەر لێم تێگەیشتبی دەڵێم لێرە نا لێرە چکە نایەتە دی هەوڵیشی بۆ بدەیت. بەڵێ. باشە پرسییم لە جەنابەت ئەو وڵاتە یاخود ئەو شوێنە کامەیە کە خەون و هیوایەکانی جەنابتی وەکو گەنجێک تێدا دێتە دی دەزانی ئەلەوێ خەونی تۆ دێتە دی؟ ئەخر ناڵێم نییە باوەڕ ناکەم وڵات چکە خەونی خۆ دەگەر لە وڵاتی خۆ نێتە دی لێ وڵاتێک نایەتە دی. باشە بالەوە گەڕین. چۆن خۆت ئامادە کردووە بۆ ساڵی نوێ؟ بەی زۆر خۆم ئامادە نەکردەوە. خۆت ئامادە نەکردووە. ساڵی نوێ ینی ساڵی نوێ دەمێ بزانم بۆ جەنابەت چییە؟ تەنها گۆڕینی ژمارەکانەوە بەس؟ ئەکید بۆ زۆربەی کەسش وایە نەکەر بۆ من. ئەم نامێت زیاد خەڵک بڕیاردەم بەس حتمان گۆڕینی ژمارە. کاتە پیرۆزبای ساڵی نوێش لە کەس ناکەی؟ نا بە دڵنیاییەوە لە کەس ناکەم. کەسی ناکەی؟ ناکەی. ئەی چێنە و کەسانی کە پیرۆزبای ساڵی نوێ لە جەنابەت دەکەن؟ لەوێ هەبن. ئاسە پیرۆزباییان لێ کردی یا مای تیجارێ؟ پیرۆزباییان لێ کردم بەس خۆزگە نەیان کردوایە. ماڵە. هەز دەکەم شتێک لە دڵتە و شتەکە ئازارت دەدا دەکرێت بۆم باس بکەی ئەو شتەی دڵت کە ئازارت دەدا و خەونێکە لە دڵت داماوە چییە؟ نەخێر ناتوانم. ببوورە. هیوادارم بە خەونەکەی خۆت بگەی. سواس. دەمێ بزانم چۆن خۆت ئامادە کردووە بۆ ساڵی نوێ؟ وڵی چۆن خۆمانەوە دەکردەوە هیوادارین لە ساڵی نوێ ئینشاڵڵا شتی نوێتر ببینین ئەوەی دەڕوا هەمووی لە تەمەنی مەدەڕوا ئینشاڵڵا لە ساڵی ئایندا هیوای ژانش خۆش و هەموو ئەو گەنجانەی هاوتەمەنی خۆمل و هەموو دنیای دەخوازم. ساڵی 2021 چۆن بوو بۆ جەنابەت؟ مە قورئان وەکو گەنجە یانەی گەنجەکانی کوردستان بەڕاستی بێهیوانە بێ ئەمەلن بەڕاستی ینی ژیانیان ناخۆشە گوزەرانیان ناخۆشە یانەی زۆر شتەوەیە بەس ئەمە یعنی هیچ شتێکی بەسە خۆمان نانین ڕاستە دێنە دەرێ و پیاسی دەکەین و بەس ئەوە نییە ینی درمان خۆش بێ وڵاتەکەمان ینی وێرانە بەڕاستی لە ڕووی گەنجها ینی بەڕاستی وێرانە. ڕەنگە هەمومان لە معاناتی نەبەدڵنیایی و هەمومان لە معاناتی گەنجەکان تێدەگەین بەڵام دەمێ پرسیار بکەم لە جەنابەت وەکو گەنجێک ئایا ئێمە وەکو گەنجەکانمان هەوڵ بۆ خەونەکانی خۆیان دەدەن؟ بە قورئان ئەو شتەش دەگەڕێتەوە سەر گەنجەکان 150 ناوەڵڵا ناوەڵی هەوڵ نادەن.
چۆن ئێمە لە کوڕێک دەبین لە پڕێک دەبین بە کوڕێک بۆ نمونە ئەو خەونە و ئەو هیوایە کە هەمانە تەنها دابنیشین و چاوەڕێ بکەین خۆی بێ ئایا خۆی دێ؟ نەوەڵ عاتمە دەبی هەولی لێ بدە ئەگەر هەولی لێنە هەشتێک هەولی لێنە دەی نایەتن هەموو شتێک دەبی هەوڵ و تێکۆشانەش لێ بدە ئەگەرنا پێی ناگەی. لە ساڵی 2020 خەونێکت هەبوو بە تەمایەوەی بووی کە لە ساڵی 2021 بێتە دی و نهاتە دی. واللهی ساڵی 2020 خەونم ئەو بوو ببمە هونەرمەند وەستاش بەردەوام لە کاری هوەری ئینشاڵڵا قەت وازیش ناینم هەر هەوڵ دەدەم ئینشاڵڵا هەر بەردەوام دەبم لەسەر ئەو کارەی ئەزۆ دیار نییە مەسەلەن 5 ساڵیکەیە 10 ساڵیکەیە بەس من لە هەولی خۆم هەر بەردەوامە. لە چ بوارە چ هونەر کار دەکەیت؟ لە گۆرانی گوتن داوای گۆرانی کرد لێ دەکەم بەڵام دوایە باوە بۆ دوایە بێ بێگومان هەر کەسێک هەوڵ بۆ خەونەکانی خۆی بدات ئەگەر هەریس نەبێ ڕۆژێ لە ڕۆژان هەر پێی دەگات بەڵام نابێ لەو هەوڵەی کە بۆ خەونەکەی دەدات سارد بێتەوە. خەونت چییە بۆ 2022؟ واللهی خەونم چیە یعنی وەکو گەنجێک ئەس دەکەم یعنی ژیانم بگۆڕ ینی زۆر شتێ بگۆڕێتن ینی وەکو ساڵی پار نەبێتن ینی ناخۆشیەکان و ئیشاڵڵا دەرگای خۆشی لەو ساڵە دەکرێتەوە. باشە پێشەوەی کە پیرۆزباییەکەمان لێ بکەی پیرۆزبایی ساڵی نوێ لە چێ دەکەی دەمەوێت جەم لە بەرهەمێکی زەناب بێت. واللهی پیرۆزبایی لە هەر چار پارچەی کوردستان دەکەم بەگشتی هەر هەمووی یعنی ئەوە نیە برێ شەخسەک بیتن لە هەر چار پارچەی من فەرق ناکاتن بەس ئیشاڵڵا لە ساڵی نوێ بەرهەمە چ نوێم دەبیتن. گوێمان لە گۆرانیەک بێ بە دەنج زەناب بەسەرچە کاسە و پارداغم پێر بووە و ژیانی خۆشیم لاوێم بووە ئای شەمای شەمای شایەم تۆ شەمیام نیژوەلی بۆ لە تۆما بێبەری ئای شەمای شەمای شایەم کاسە و پارداغم پێر بووە ژیانی خۆشیم لاوێم بووە ئای شەمای شەمای شایەم. دەنگ خۆش دەکرێت بزانم شەمەکەی تۆ چێە؟ ناوەڵا داوای لێ بڵین دەکەم. سڵاوت لێبێت دەگەر بێ پێش سڵاوت لێبێت و شەوت باش چۆن خۆت ئامادە کردووە بۆ ساڵی نوێ؟ وڵا هیچ خۆمە ئامادە نەکرد درتوندین لە وڵاتێ دڵت بۆ توندا نەگەیشتە معاناتەکانی خۆمان شتەکان ئامانجی خۆمان ئامانجەکەی جەنابەت چییە؟ ئامانجی خۆمەوێ وەچی ئەو گەنجەی ئێستا دڵخۆ گاندە بازە گەنجێ دڵخۆشن ئەمیش وەچی وان بم جەنابەت چکارەی؟ کاس بووم کاسبی تەمەند درێژ بی و لە ساغبی. باشە دەمەوێت بزانم تۆ وەکو گەنجێک ئامانجت چییە؟ ئامانجمەوێ حکوومەت یاریمی کوردستان پیشەکمان بۆ دابیم کە کارێکمان بۆ دابیم کە ڕۆژەتای وارە هەر کرێکاری ناکرێ ئیشی بلۆ. باشە بۆ نمونە ئەمن کرێکاری نەکەم جەنابەت کرێکاری نەکاتن یەکێکی تر ئەو ئیشەنەکە ئەی چێ بیکە؟ ناکرێ هەموو مشمان کرێکاری ئەم هەر سارە کرێکاری دەکەم. دەشت ساغ بێت چانیە کرێکاریەکە هەیە با لەوە گەڕین ئینشاءڵڵا ئیشێکی باشترت دەبێت خەونت چییە بۆ 2022؟ ئیشاڵڵا سارەش پڕخۆشی و بەختەوەری دەبی. چ پلانێکت داناوە بۆ ساڵە و ساڵات چۆن بەڕێ دەکەی؟ وەڵا هەر بە عەمەلاتی هیچ پیشەیت کەم نییە بیکەم هەر بە کرێکاری. ئارێ وەڵا هیچ پیشەیت کەم نییە لە مێرج خۆم دام نابی. ئیوا هەیە پلاین بۆ خۆی داناوە بۆ 2022 بەزەم نیمە بەس کاسبیەکەم هەیە خەلاص. باشە بۆ پلانێک بۆ خۆت دانانەی تاوەکو بۆ نمونە هەمومان دەزانین قۆناغەکانی ژیان زۆر جار بە سختی تێدەپەڕی بەڵام لە کۆتاییدا ڕەنگە بگەین بە کەنارێکی ئارام و وەیدی ئەو هیوایە کە هەمانە لە ژیانی خۆمان پێی بگەین. ئەخکا هیچ پلانێک نییە هیچ پلانێک جوانی دەتوانانی خۆت بە خۆت دایبنەی. ئەخ نییە داینێت چ پلانێک لە هیچ لێگەشی زیاتر ناتوانین بکەین. گەشت بینی بە ساڵی نوێ؟ ئیشاڵڵا گەشت بین دەبی. ساڵی 2020 چۆن بوو؟ وەڵی زۆر ناخۆش بە تا ئەو ڕۆژ دەگەدابی. ئارێ وەڵا یەک ناخۆشیە و ساڵم بۆ باسکە. خزمەکمان شەید و لە باندی زۆر ناخۆش بۆ حیشاد گۆڕی ئارام طبعاً ئەو کەسانێک کە لە پێناوی وڵاتە شەید دەبین شەیدی هەمومانن کە سوکاری هەمومانن و ئەو ساڵە بەڕاستی ساڵێکی شتی ناخۆشی تێدا بوو خۆشی تێدا بوو. ئەوە ناخۆشیەکانی بوو دەمێ بزانم یادگاری چ بوو لە 2020 بەخوا هیچ یادگارێک نەبووە هەر لە ئیشێ بوویمە هەر لە ئیش بوویمە هیچ یادگارێکم نەبوو. یادگاری شت نەبوو. پیرۆزبای ئەو ساڵە لە چێ دەکەی؟ لە هەموو گەلی کوردستان. پیرۆزبای خۆت گەیان دەمێ بزانم کۆتا 100 بۆ ساڵی نوێ چییە؟
والله کۆتا قسەم چییە کۆتا قسەم ئەوەیە هیوادارم لۆ هەموو لایەکی ساڵێکی پڕ خێر و خۆشی بوو هەموو گەنجەکانمان بە هیوا ئاواتەکانیان بگەن و خەونێکت هەیە دەتەوێت لە ساڵی نوێ بێتە دی خودێز پیشایی خێرات و ناوەت کەم و دەست خۆشیە ژلوەت کەم ئاوی کۆرێ هەندە جان و باش و سڵاوێک تایبەت بۆ ڕەخی مۆلە وارزان و بێوانە ئەم چ تشتن و طبعا ئەف ئاهنگت هە و ئەف خەونت هە هەمی نیشتیمانیاوانانە هاریکاریاوانانە و ئێمانەتیوانانە وەکو گەنجێک پامەت چییە بۆ ساڵی نوێ و دەمێ بزانم خەونێکت هەبوو لە 2020 ناتە دی دەتەوێت لە ساڵی نوێ بێتە دی خودی خەونەمە ئەوە و وەکت بژن دنیا هێش خۆشتر بتن و ڕێک بن و شول هەبت و هەمی عالم چه سەرکارت کاری جەنابە بەێ چی ئیش دەکەی ها ئەیشمل وێرە ئەز خەڵکی زۆخمە زیاتین وێرێ ڕافی شول کەمل شەریکێکی مریشکە ساغ بێتە من درێژ بێ ئینشاءالله ساڵی 2020 چۆن بوو بۆ جەنابەت خودی ساڵی 2021 الحەمدلله گەلا خۆش بوو ئینشاءالله ئەف ساڵا بێت هێش خۆشتر بێت و ملەتمە هێش فرەدر بێت و هێش بەرنیازتر بتن و ئەمان کەسێکی تایبەت هەیە پیرۆزبایی ساڵی نوێی لێ بکەین بەێ ئاز پیرۆزباهە مالا مازنت گەم و پیرۆزباهە جەناوی سەرۆکیوانت گەم و ئینشاءالله هەمی تەوفیقی بۆ پێشمەرگت مەژیدم ئینشاءالله عەفوم دەکەی بمبورە خەونێکت هەبوو لە 2021 بەدی نەهات بەێ خەونێکت هەبوو خەوند چ هیوایەکت هەبوو لە 2021 بەدی نهات هەوڵ دەدەی تاوەکو لە 2022 بێتە دی خودی خەونەمە ئاوی و ئەس وەگت بێژن ئەس گەنجێک خەونەمە ئاوی ئەس و شول بکەم و مینم سەر ملەتە خۆ والحەمدلە بۆ شۆژی دەسمەکەت والحەمدلە و ئەس مام سەر شو لێ خاوە خەونێکت هەیە لە 2022 و چۆن خۆت ئامادە کردو بۆ ساڵە نوێیە و دەمەوێت بزانم ساڵی 2021 سەبارەت بە جەنابەت چۆن بوو ساڵی 21 ڕاستی ساڵێکی لۆ من خۆش بوو کە ژنم پێهێنا و ئەو مندارە بوو من درێژ بی ئینشاءالله لەگەڵی گۆش وەڵات بە تەمامە ساڵی 2022 ئینشاءالله زۆر ئەشیام هەیە کەس بیکەم بەڵێ پلانت داناوە بۆ ئەوەی کە ئەو شتانەی کە لە خەیاڵتدا بە پلانەکانت جێبەجێ بکەین بەڵێ ئەکید پلانم دانایە کە جێبەجێکەم لە زووترین وەخت ئینشاءالله کە 2023 تەواو بیت ئەو پلانەی دانەمە ئینشاءالله ئەو پلانەی کە جەنابەت داتناوە لە ساڵی 2022 تەواوبی و پێی بگەی چییە بۆمان باس بکەیت بڵێمە تۆ وەڵا حەزم لێ نییە برێم بەخۆ هیچ نییە بەڵام حەزم لێ نییە برێم ئاساییە چۆن خۆت ئامادە کردو بۆ ساڵە وەڵا ئینشاءالله بە ساڵێکی خۆش دەبیت ئینشاءالله ئەم شەواتوی بۆ وێرە کاتێکی خۆش بەسەربەری وێنە یادگاریت کێشاوە بەڵێ ئەکەیت لە فەیسبووکەکەت کۆتا وێنەی ساڵی 2020 داناوە نەخێر بەڵام لە ئەسناپ و ئینستاگرام بەڵێ چت نووسە سنة سعيدة إن شاء الله السنة خير على جميع العراقيين وخصوصا أهل كردستان زۆر باشە کۆتا قسەت چییە سەبارەت بە ساڵی نوێ إن شاء الله هەموو کەسێک سەلامەت بیت و داوای خۆشی بۆ هەموو کەسێک دەکەم إن شاء الله هەموو ناخۆشی لە هەموو کەسێک بە دوور بکەویت دەمانەوێت بزانن چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ساڵی 2022 ساڵی نوێ والله ئینشاءالله ساڵێکی وچی ئەو ساڵ نابی کە 2021 بوو ساڵێکی بەڕاستی ناخۆش بوو پڕبوو لە ینی شتانی ناخۆش بەڕاستی ینی هەم ئەو لافا و هەم ئەو شتانەی کە ڕوویاندا ئینشاءالله 2022 ئەوها نابیتن خەونێکت هەبوو یاخۆ چ هیوایەکت هەبوو دەویست لەو ساڵە بێتە دی ناتەدی واللهی دەمویست خوێندنەکەم بەباشی تاوا بکەم بەس ینی وانە بووە ها کە برەی لەبەر کۆڤید و ئەو شتانە ینی خوێندن هەتاوەکو کە ئەوە ماوەکی زۆر ڕاوەستا و ینی ئەوە نەبوو کە خەونم پێوە دەدی دەمیست بمە پەرستارێکی باش بەس بداخۆیانی ها کە برین ئەوەندەی کە ڕاوەستا خوێندن بەباشی فێر نەبوونی ئەو شتانە تەوابوونی ساڵی 2021 و چونە ناو ساڵی 2022 سەبارەت بە جەنابەت تەنها گۆڕینی ژمارەکانە واللهی لەکن زۆر خەڵکی هەر گۆڕنی ژمارەکانە و بەس ئینشاءالله وە نەبیتن ئینشاءالله هەم ینی خەونی نوێ و
داهاتوێکی باشتر بی هەم لە بۆ کوردستان و هەم لە بۆ خەونێک تێ دەتەوێت لە 2022 بێتە دی خەون دامەزراندن ئەومان دامەزرین ئینشاءالله سەلام ئیشاءالله دەبیە پەرستارەکی باش و داش دەمەزرەی و ئەو خەونانەی کە هەتا ڕۆژە لە ڕۆژان پێی دەگەی ئینشاءالله مەمنون پیرۆزبای خۆت بگەێنە پیرۆزبای خۆم ئاراستەی هەموو داکێکی کوردستان دەکەم و سپاس دەکرێت جگە لەو بۆ نمونە باسیەوەت کردوتە لە ساڵی 2021 هەندێک ناخۆشی هەبوو ناخۆشیەکان تا ڕادەیەک گشتی بوون بۆ نمونە لافاو و شەڕی داعش و قەیرانی دارایی و ئەو لافاوەی کە لەو کۆتاییانە هات و سەبارەت بە کەسی خۆت ینی خۆی خۆت شتێکی ناخۆشت هەبوو شتێکی ناخۆش سەبارەت بە کەسی خۆم ئەلحەمدوللا ینی شتی ناخۆشمانەوەهای بەسەر نەهاتی ئەلحەمدوللا یادگاری خۆشت هەبوو لەو ساڵە والله یادگاری خۆشت چێ هەیە یادگاری خۆشی نەبووبی هەم لەگەر برادەران هەم لە هەموو ڕۆکۆ ینی یادگاری خۆشمان هەرەوە بەس ئێستایتم بە خەیاڵ نایە زۆر جار ئەگەر لە کچەکان بپرسین یاخود لە کوڕەکانیش لە گەنجەکانمان دەڵێن یەکەم جاردا مەزرین دوای هاوسەرگیری بکەین جەناب هاوسەرگیریت کردووە ناوەڵا لە مێشکیشتدانی نەکردەوە ناوەڵا ناوەڵا زۆر باشە ئیشاءالله بە خەونەکانی خۆت دەگەی و دەبیە پەرستارەکی باشیش کچان و کوڕان بەم شەوە لەم پرۆگرامەدا قسەی خۆیان کرد و پیرۆزبایی خۆشیان گەیاند هەندێکیان خەونیان هەبوو دەیانویست لە ساڵی نوێدا بە خەونەکانیان بگەن و هەندێکیشیان لە ساڵی 2021 خەونەکان هاتبووە دی بەهەرحاڵ ئێمەش وەکو پرۆگرامی ماچی دیمەن پیرۆزبایی ساڵی نوێتان لێ دەکەین و هیوادارین هەموو ئەو گەنجانەی کە خەونیان هەیە ڕۆژێک لە ڕۆژان لە ساڵی نوێ بگەن بە خەونەکانیان ساڵی 2021 بە هەموو خۆشی و ناخۆشیەکانەوە ئیدی ماڵاواییمان لێ دەکات و زۆری نەماوە ئێمە لە پرۆگرامی مایکی دیمەن و کەناڵی دیمان هیواخوازین ساڵی نوێ ساڵی 2022 دەرگای خۆشی بەسەر هەموماندا بکاتەوە و ئێمەش وەکو پرۆگرامی مایکی دیمان لە ساڵی نوێ ئینشاءالله بە بڕگە و بابەت و تەوەری جوان دێنەوە خزمەتی جەنابتان و ساڵی نوێ پیرۆز بێ لە هەموو لایەک و بە هیوای ئەوەی کە خەونەکانی هەمومان بێتە دی تا پرۆگرامێکی تر هەشاد و بەختەوەر بن ساڵتان پیرۆز و هەمیشە لە خۆشیدا بن